ئیتم گۆزەم پێداوە مریمە لە قوڕاگۆیە ئەیشەم لە سێرەکانە هەرچێ زەڕ دەکاتەوە دەڵێ سەیزادە جوانە بەرداری ڕۆژ بەیانی سەرنجدا ئەو بەندانە هەموو سەربەندەکانم بۆ نەسرەت و گۆرانە ئەوە ئاغا لێرەیە ئەو بەندیوانە پایەدار بێتن یادگار بۆ ئەو زەنگەنەیانە سەفوان شەریکە بژی بەندی مامە سەفوانە پایەدار بێتن محمود نەڵێ ئەمنی وەلانە بۆ سەدیقی شەریکە ئەو بەندە بەندیوانە بۆ زریان و ئارمانە لەگەڵ مامە بۆتانە بۆ کۆسرەت و چەتۆیە ئەو بەندە بەندیوانە عەبدوڵڵا لە من نەمرێ ئێرە ئەو بەندەمدانە ئێرە ئەو بەندەمدانە مسافر يلا ماشين دزنا هوليري يلا مسافر يلا ماشين دزنا هوليري كي جولي ناس كون ازدار جوانا وكشان قبيري جوانا وكشان قبيري
دريا سنقنايا واو بندم حوالا وعيسى صرتي دوم وشم كردو آمادا ودلماني هردوم كريم كريز